بەناوی خۆی گەورە و میهرەبان. سوپاس و ستایش بۆ خۆی گەورە، درود و سڵاو بۆ جانی پاشی پێغەمبەر و یار و یاوەران و هاوڵانی بەگشتی. پاشان چۆن مامەڵە لەگەڵ خوادا ئەکەیت؟ گرنگترین پرسیارە لە هەموو ژیانمانە بیستوێتمان، چونکە زۆرن ئەوانەی کە لەم ژیانە لەگەڵیان ئاژین، بەڵام لە هەمویان بەبایەختر لەگەڵمانە خوای پەروەردگارە. ئەڵڵاه بەرزترین ناوە، ئەمە جوانترین ناوە بۆ پەروەردگار. ئەو باشترین کەسە کە مامەڵەمان لەگەڵداکە، هیچ کەسێک لەو بەسۆستر نییە، نەرم و نیانتر نییە بەرامبەرت، وە سەیرە ئێمە هەست بەوە ناکەین لەگەڵ ئەوەی پەروەردگار بە چەندین جۆر مامەڵەی چاکمان لەگەڵەکە، جارێگەمان پۆشێ، جارێک دڵمان خۆشەکە، میهرەبانە بێت لەگەڵمان، پێمانە بەخشێت، بارانمان بۆ بارێنێ، وە چاوەڕێی پاداشت نییە لێمان، لەبەر ئەوەی لە ڕاستیدا ئێمە ناتوانین سوودی پێبگەێنین. چ شتێک هەیە ئێمە هەمان بێت و ئەو خاوەنی نەبێ؟ باشە بۆچی خوای گەورە وامان بەرامبەرەکە؟ لەبەر ئەوەی خۆشەویستە، پاک و بێگەردە، سنوورێک نییە بۆ خۆشەویستیەکەی، وە بەخشندەیە، سنوورێک نییە بۆ بەخشندەیەکەی، وە هاوشێوەی نییە لە مامەڵەکردن لەگەڵ دروستکراوەکانیە، لەگەڵ ئەوەی دەوڵەمەندە وە پێویستی بە بەندەکانی نییە. وەکو پەروەردگار بۆ خۆی ئەفەرمێ: ئەی خەڵکینە، ئێوە هەژارن و نیازتان بە خودایە، خدا دەوڵەمەندە و بێنیازە. ئەگەر ئەو بەو گەورەی و بەخشندەی و سۆز و بەڕێزیەوە هەموو ڕۆژێک مامەڵەمان لەگەڵداکە، سوێند بە خوددا پێویستە ئێمەش بزانین چۆن مامەڵەی لەگەڵدا بکەین. من قسە لەسەر مامەڵەیەکی گشتی ناکەم، هەمومان مامەڵاکەین لەگەڵ خوادا، هەموو ڕۆژێک بە نوێژ و یادی خوددا، بەڵام چەند مامەڵەیەک هەیە وردە، پێویستە چەند ڕەفتارێکی ورد و گونجاو بەرامبەر پەروەردگار بکەین. چۆن مامەڵە لەگەڵ خوادا ئەکەیت کە کەم و کورتەکانتە پۆشێ؟ ئەگەر کەم و کورتەکانتی پۆشی، پێویستە دیاریەکەی لێوەربگریت. دیاریەکەی چییە؟ چۆن وەریەگریت؟ چۆن مامەڵە لەگەڵ خوادا ئەکەیت کە ئەتپۆشێ؟ هەتا ئەگەر پۆشیتی بۆ ماوەیەکی دیاری کراو، بەڵام ئەشێ پاش ماوەیەک خوای گەورە نەتپۆشێ. ئەگەر کۆمەڵە مامەڵەیەک بکەین، خوای گەورە پۆشینی خۆی لەسەرت هەڵناگرێ هەتا ڕۆژی دوایی. چۆن مامەڵە لەگەڵ خوادا ئەکەیت ئەگەر کەم و کورتەکانتی پۆشی؟ تۆ هەموو ڕۆژێک قسە لەگەڵ خەڵکەکەیت، بەڵام چۆن قسە لەگەڵ خوادا ئەکەیت کاتێک دوایت؟ ڕێگەیەکی دیاریکراو هەیە بۆ دوان لەگەڵ پاشا و شکۆدارێکی پاک و بێگەرد. ئەگەر بیکەیت، ئەوە وەڵامی هەموو داواکارەکانت بەدەسەهێنیت، ئەشگونجێ باشتر لەوەت بداتێ کە داوایەکەی، لەبەر ئەوەی خوای گەورە وەڵامی هەموو کەسێک ناداتەوە، وە زۆربەی خەڵک ئەم ڕێگەیە نازانن و پەیڕەوی ناکەن. ناتەوێت تۆ لەو دەگمەنانە بیت کە پەیڕەویەکەن. چۆن مامەڵە لەگەڵ خوادا ئەکەیت ئەگەر دوایت؟ تووڕەیی خوای گەورە زۆر تۆندە، ئەگەر کەوتە سەر هەر شتێ لە ناوی ئەبات بە تەواوی. و من ئەترسم کە خوددا لێم تووڕە بێ، بەڵام نازانم بەڕاستی ئێستا لێم تووڕەیە یان نا. ئەگەر لێم تووڕەیە، چۆن مامەڵەی لەگەڵدا بکەم؟ ئەگەر پەروەردگارمان تووڕە بوو، پێویستە لەسەرمان کە کۆمەڵە کردارێکی دیاریکراو بکەین. ئەگەر ئەنجاممان نا، ئەوە تووڕەیەکەی دامەرچێتەوە. تەنها داوای لێبوردنکردن بەس نییە، کۆمەڵە ڕەفتارێکی تر هەیە خوای گەورە خۆشیەوێت. کۆمەڵە کردەوەیەک هەیە پێویستە بەوردی بیکەین بەر لەوەی هیچ شتێک ڕووبدا تووڕەیی خوددا دامرچێتەوە. جێی خۆیەتی بڵین خوای گەورە بە خێرایی ڕازیە بێ، بە کردارێکی کەم ڕازیە بێ. بەڵام پرسیارێک: چۆن مامەڵەی لەگەڵدا بکەین ئەگەر تووڕە بوو؟ زۆربەی خەڵک وا تێگەن ئەگەر ڕازی بوو، ئەوەی گرنگە و پێویستمانە پێی گەیشتون و تەواو بووە. نا، پێویستە گرنگیدانت بەوەی کە خوای گەورە لێت تووڕەیە، وەک ئەو گرنگیدانە بێت کاتێک لێت ڕازیە. لەبەر ئەوەی گەیشتن بە ڕەزامەندی خوددا قۆناغێکە، وەمانەوە لە ڕەزامەندی خوادا قۆناغێکی ترە. لە ڕاستیدا چۆن بزانم خوددا لێم ڕازیە یان نا؟ چۆن مامەڵە لەگەڵ خوادا ئەکەیت ئەگەر ڕازی بوو؟ وە قۆناغێک هەیە باڵاترە لە ڕازی بوون.
ئەبینیت قۆناغێکی بەرزتر هەیە لە ڕازیبوون کە خوددا نایبەخشێتە هەموو بەندەکانی. قۆناغی خۆشەویستیە کە خوددا خۆشتی بوێ کە تۆ ببیتە خۆشەویستی خوددا، پاشان نەو خۆشەویستیەکەی بڵاو کاتەوە بە هەموو ئەوانەی ئەژین لە ئاسمانەکان، فریشتەکان، پاشان ئەگوازرێتەوە بۆ زەوی بەناو خەڵکیدا تا خۆشیان بوێیت. بۆ چونکە خوددا خۆشی ئەوێت. بەڵام کێشەیەک هەیە، هەندێک کەس نازانن چۆن مامەڵە بکەن لەگەڵ خوادا کاتێ خۆشیانەوێت. بەڵێ چۆن مامەڵە لەگەڵ خواداکەیت کاتێک خۆشەویستی. مرۆڤ بەردەوام حەزەکات سەردانی شوێنی خۆشەویستەکەی بکە. خدای گەورە ماڵێکی لەم دنیاە بۆ خۆی دروست کردووە، ناوی مزگەوتە. خۆشەویستانی ئەچن بۆ لای. بۆ هەموو گەورەیەک ڕێوڕەسم و دابوونەریتێک هەیە کە پێویستە لەسەر ئەو کەسانەی کە سەردانی ماڵەکەیەکەن جێبەجێکەن. چۆن مامەڵە لەگەڵ خواداکەیت ئەگەر چویت بۆ ماڵی. کەسێکم کەمکەمە بینی لە دوای ئەوەی فێر بوو و ڕاستی دۆزیەوە، وتی سوێند بە خوددا وەم زانی یەکەم جارە چوومەتە ماڵی خودداوە. چۆن مامەڵە لەگەڵ خواداکەیت ئەگەر چویتە ماڵی. مرۆڤ لەو ڕۆژەوەی لەدایک بووە تا ئێستا هەستێکی هەیە هاتو چۆ ئەکات تایدا کە پێی ئەوترێ شەرم. هەندێک جار لە بەرامبەر دایک و باوکدا هەستی پێەکەی، هەندێک جار لە بەرامبەر بەڕێوبەرەکەتە، هەندێک جار بەرامبەر کەسێک کە نایناسی. ئەمە ئاساییە، شتێکی نامۆی تێدا نییە، بەڵام سیر لەوەدایە. هەندێک جار خوددا شەرممان لێکات، سوێند بە خوددا هەندێک جار شەرممان لێکات. من نەمەزانی تا ئەو فەرمودەیەم خوێندەوە کە پێغەمبەری بەڕێزمان درودی خۆی لەسەر بێ فەرمێ. ئەو فەرمودەیە چییە؟ چۆن مامەڵە لەگەڵ خواداکەیت ئەگەر شەرمی لێکردی. ئەم باسانە و چەند بابەتێک بوون ئاماژەم پێکرد لەژێر ناونیشانی چۆن مامەڵە لەگەڵ خواداکەیت. لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا زۆرمان گوێ لێ بووە، بەرنامە و کتێب یان خولی ڕاهێنان لەسەر چۆنێتی قسەکردن لەگەڵ هاوسەر، چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکانت، چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەڕێوەبەرەکەت لەگەڵ هاوسەرەکەت. بەڵام پێشتر گوێمان لێ نەبووە کە چۆن مامەڵە بکەین لەگەڵ خوادا، لەگەڵ پەروەردگاری پاک و بێگەرد. زۆر گرنگە بزانین چۆن مامەڵەی لەگەڵەکەیت، زۆر گرنگە بزانین چۆن مامەڵەی لەگەڵەکەین. پێش ساڵێ ئەم بابەتە زانستیم کۆ کردەوە و پێشکەشمان کرد لە چاپێکەوتنێکی زۆر گەورە لە کۆیت. کاتێ دەستم کرد بە وتار سەرسام بووم. ئەوانەی ئامادە بوون 35,000 لە پیاوان و ژنان بوون. ئەمە گەورەترین کۆبوونەوە بوو لە مێژووی کوێتدا. لە کاتی وتارەکەدا دوو کچی عەرەب کە مسلمان نەبوون سەرسام بوون بە بینینی خەڵکەکە لەسەر جادەکە. و کاتێ بیستیان کە باسەکە لەسەر خوددایە و چۆنێتی مامەڵەکردنە لەگەڵیدا، دوو کچەکە دەستیان کرد بە گریان و هەواڵەکە بە من گەیشت لە ناو مزگەوتە کە حەزیان لێیە ببنە مسلمان. منیش بۆ ئەو مەبەستە لە ناو وتارەکەمە، بەڵێ لە ناو وتارەکەمە ئەمەم بە خەڵکەکە ڕاگەیاند. ئێستا ئەزانن چی ڕوویە؟ سوێند بە خوددا سرم سوڕما کاتێ پێیان وتم سوپاس بۆ خوددا. خەڵکانێک هاتوون بۆ لای لیژنەی ئافرەتان، ئەیانەوێت مسلمان ببن. کەسانێک کە مسلمان نین ئەم کۆبوونەوەیان بینیوە و ئەیانەوێت مسلمان بن. الله ئەکبەر، الله ئەکبەر. ئەیانەوێت مسلمان بن، قسەیان لەگەڵ داکەن. کاتێ ئەم کۆمەڵە گەورەیان بینیوە، من سپاسی هاتنی هەمووتانەکەم. داواکارم لە خوددا مسلمانبوونی ئەوان لە ترازوی چاکانی ئێوەدا بنووسە لە ڕۆژی دواییە. خوددایە دامەزراویان بکەیت و هیدایەتیان بیت، جێگیریان بکەیت، دڵیان واڵا بکەیت بۆ ئیسلام. خوددایە بیان کەیتە خوشکی ئێمە و کۆمان بکەیتەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتە. زیاتر لە یەکێک، زیاتر لە یەکێک ئێستا هاتون و عەرەبیشن. ئێستا چۆن مامەڵە لەگەڵ خواداکەیت؟ وەڵامی ئەم پرسیارە چییە؟ من بێگومانم کە وەڵامەکەی بە تەواوەتی ژیان تەگۆڕێ. وەڵا من زیادە ڕۆیی ناکەم، ژیانت ئەگۆڕێ بە پشتیوانی خوددا. وەڵامی ئەم پرسیارە چییە؟ هاوڕێمان بن بۆ زنجیرەکانی داهاتوو.